پرسیارەکانی تاقیکردنەوەی زمان و ئەدەبی کوردی پۆلینۆی بنەڕەتی بەهۆی ئەوەی زۆرترین پرسیار لەسەر شاعیرێکی دیاریکرا و شاعیرەکانی تر لە پرۆگرامی خوێندن پێشگوێ خراون لە چەند ڕۆژی ڕابردوودا نیگەرانی زۆری شارەزانی بواری زمان و یەکێتی نووسەران و خوێندکارانی لێکەوتەوە. سەبارەت بەو بابەتە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ڕاگەیەندراوێکی ئاڕاستەی پەرلەمان و حکوومەت و وەزارەتی پەروەردە کردو و ڕایگەیاندووە. ئەم ساڵ لە پرۆگرامدا 4 شاعیری کورد وەک مەنهەج خوێندراون، بەڵام لە پرسیاری تاقیکردنەوەی پۆلینۆی بنەڕەتیدا تەنها شاعیرێک 33 نمرەی لەسەر هاتۆتەوە. ئەوەش بێباخکردنی پرۆسەی پەروەردە و قورسترکردنی باری سەرشانی خوێندکاران و شێواندنی مێژووە بۆ ئامانجێکی دیاریکراو. لقی سلێمانی یەکێتی نووسەرانی کوردیش ڕایگەاند یەکێک لە بابەتە سەیروونامەکانی چەند ڕۆژی ڕابردوو پرسیارەکانی تاقیکردنەوەی نیشتیمانی وانەی زمان و ئەدەبی کوردی پۆلینۆی بنەڕەتیە کە لە کۆی 24 پرسیار 14 پرسیاریان وەڵامەکەی تەنیا شاعیرێکە. ئەوەش ڕووبەرێکی زۆری وەڵامەکان پێک دێنێت و هیچ لۆژیکێکی تێدا نییە. لە بەشێکی تری ڕاگەندراوەکەدا هاتووە ئەوەی ڕووی داوە دروستکردنی جۆرێک لە سەرنجە لەسەر ئەو شاعیر و نووسەرە. بنکەی ڕووناکبیری گەلاوێژی سەبارەت بەو بابەتە دەڵێت هەرچەندە بە مافی خوان نازانن باز لە پرسیاری تاقیکردنەوەکان بکەن، بەڵام ناوهێنانی شاعیرێک بە تەنها بە ئازادی خواز و پێشکەوتن خواز و ئاشتی خواز و ڕیسکردنی چەند شاعیرێک بە دوای یەکتریدا بۆ وەڵامی ڕاست ئەوە بە هیچ شێوەیەک جێگەی قوبوڵکردن نییە. داوا لە وەزارەتی پەروەردە دەکەن بە وردی بە دوواداچوون بۆ ئەو شێوازی پرسیاردانانە بکات، چونکە ناکرێت پرسیارێک بکرێت و وەڵامەکەی تەنها یەک کەس بێت و ئەوانەی تر بە نا ئازادی خواز و ناپێشکەوتن خواز و نا ئاشتی خوازدا بنرێن. خوێندکارانی ژنیگەرانن لە دانانی پرسیارەکانی وانەی زمانی کوردی و عەرەبی بەهۆی دانانی نمرەی زۆر لەسەر یەک بابەت لەو وانانەدا، ئەوەش ئەرکی سەرشانیانی زیاتر قورستر کردووە.